خواردنەکان لە کەلار ئامادەکرێ لە ئۆفیسی شوێنی کۆمپانیا ئامادەکرێ لەوێشەوە کە حازرێ بێنین بۆ ئێرە ئەمڕۆ خواردنی سەروی 450 نەفەریش حازرە. لە مزگەوتی گەورەی بازاڕی شاری کەلارم لێرەدا خوان ڕۆژانە خوان ئامادەکرێ بۆ ڕۆژوانان بە تایبەت بۆ ئەو کەسانی کە ڕێبوارن و لە دەرەوەی شاری کەلار دێن یاخود ئەوانەی لە شارەکانی دیکەوە دێنە شاری کەلار بە مەبەستی سەردانیکردنی لای پزیشک کاتێک درەنگەکەون لێنە ئێرە لە مزگەوتی گەورەی کەلار لێرە خواردن ئامادەکرا و ڕۆژانە خواردنی نزیکەی 400 نەفەر ئامادە دەکرێت و دابەش دەکرێت بەسەر ڕۆژواناندا. من بۆ قسەکردنی زیاتر ئەڕۆمە لای یەکێک لە سەرپەرشتیارانی ئامادەکردنی خواردنەکە قوربانگیان سڵاو لێبێ ئێوە لە سەرەتای ڕەمەزانەوە خواردن ئامادەکەن بەنیازن تاوەکو کۆتای ڕەمەزانم ڕۆژەیەتان بەردەوام بێ. بەخێر بێن سەر چاوەکانم. بەڵێ ئێمە یەکەم ڕۆژی ڕەمەزانم خواردنانە ئامادەکەین ڕۆژ بە ڕۆژی ڕەمەزان تا کۆتایی ڕەمەزان هەر بەردەوامە بین ڕۆژ بە ڕۆژیش خواردن لە زیابوو نایە بە حکمی کە خەڵکە زانێ مزگەوتی گەورەی کەلار کە ئێواران خواردنی تایە خەڵک بە بەردەوامی سەردانمانەگەن. باشە ئەم خواردنە لەلایەن کێوە ئامادەکرێت؟ لە لای برادێکەوە ئامادەکرێ کە بەڕێوەبەری کۆمپانیا و پێی خۆش نیە ناوەکەی بوترێ بزنسەکەی لە شاری کەلار و خەڵکی سلێمانیە. باشەواتە لە سلێمانیەوە خواردن دروستەکە و خەمی خەڵکی کەلارێتی و خواردندا بە تاکید دوایە خواردنەکان لە کەلار ئامادەکرێ لە ئۆفیسی شوێنی کۆمپانیا ئامادەکرێ لەوێشەوە کە حازرێ بێنین بۆ ئێرە ئەمڕۆ خواردنی سەروی 450 نەفەریش حازرە. باشە ڕۆژانە خواردنی نزیکەی چەند نەفەر ئامادەکرێتم ڕۆ ئەوەنەیە یا هەموو ڕۆژێکاوە بۆ شەوە نزیکەی 400 نەفەر ئامادەکرێت؟ ئەوە لە ڕۆژی ڕەمەزان ئەوڵەکانی بەو دەرەجەیە نەبوو خواردنی 250 نەفەرمانە بوو بە حکمی ئەوی کە خەڵک زانیوێت ئێستا مزگەوتی گەورەی کەلار کە خواردنی تایە خەڵک زیاتریە بۆ ئێرە و زیاتریە بۆ خواردن. کێنەوانی ئەتوان بێنە ئێرە عنی خواردن بخۆن هەموو کەس ئەتوانێت بێت ئێرە خواردن بخوات؟ ئەو کەسانی تایە کە لە خەستەخانن ئەو کەسانی تایە کە ڕێبوارن ئەو کەسانی تایە کە هەژارن خەڵکی ڕۆژەڵاتی تایە نمونونەکە لەسەر ڕێگایە نە ئەم مزگەوتە خواردن نەخۆنی ئێوارە و ئەنج ئەگەڕێنەوە. من لێرە بووم بینیم چەند خێزانێک هاتن کە خەڵکی دەرەوەی کەلار بوون لێرە بۆ سەردانی پزیشک هاتە بوون هات لێرە خواردنتان پێدان. بەڵێ ئەوانەشی زۆر تایە خۆشە بە چای خۆ و ڕاستیەکەت بینی ئێمە بە بەردەوامی بێزگە ناو مزگەوتەکە سەفەریشمانەیەکە ئینێری. بۆ ئەمڕۆ چیتان ئامادەکرد؟ ئەمڕۆ مریشکی مەخشیمان حازر کردووە سێتەش مریشکی مەخشیمانەیە کە چل و قسوور مریشکە لەگەڵ فاسۆلیامان هەیە لەگەڵ برنجی درێژ. ڕۆژانە خواردنەکان چییە گۆڕانکاری بەسەرادێت؟ بەڵێ وەکو ئەو جەدۆلی کە بۆماندانراوە لە بەڕێوەبەری کۆمپانیاوە هەفتەی 3 ڕۆژ قاورمەی گۆشتە ئەو ڕۆژانە تریش مریشکە بە جومعانیشەوە جومعانیشەر بەردەوامە بینی ئەمە ئۆفمان نییە بە بەردەوامی لە ئیشین گۆڕانکاری تی ئەەکەوێ بەڵام هەفتەی 3 ڕۆژ قاورمەی گۆشتە. بەڵێ وەکو ئەی بینن لە دیمەنەکان ئەمە مزگەوتی شاری کەلارە لێرە ئێواران دوای بەربانگ خواردن ئامادەکرێ بۆ ڕۆژوانان و بۆ ئەوانەی کە ڕێبوارن بۆ سەردانی پزیشک گێنە کەلار بەڵام فریان ناکەون بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. لێرە لە مزگەوتی گەورەی کەلار خواردنیان بۆ ئامادە کراوە جگە لەوەی کە ئەو هاوڵاتیانەی دێنە ناو مزگەوتەکە خواردنیان پێدەدرێت لەگەڵ ئەوەشدا ئەوانەی کە ڕێبوارن و بە کەلاردا تێپەڕن و ئەگەڕێنەوە جێگاکانی خۆیان دێنە مزگەوتەکە بە شێوەی سەفەری پیانەدرێت بۆی بە برسێتی نەڕۆنەوە ماڵەکانی خۆیان.